باڵێ لەگەڵتان بەردەوام ئەبین بێگومان ئێمە لە بەرکەوتنی ڕۆژانەی خۆمانە سەرکۆ زۆر ئاسوودەتر ئەبین ئەگەر کەسانێکە لە نزیکمانن کارمان لەگەڵاکەن لەگەڵمان ئەژین لەگەڵمان قساکەن هەست بکەین کە کەسانێکن گرنگی بە تەندروستی خۆیان ئەدەن و با بڵێن بۆنێکی خۆش لەوانەوە بەرلووتمان ئەکەبێت یان ئێستا ئەگەر بۆ نەخۆشەکەش نەبوو بۆ ناخۆشەکە نەبێ هەندێک جار لانەیەم ئەزمونەتان تاقی کردبێتەوە ڕوبەڕووی بوو بێتنەوە بۆ نمونە کەسێک قسەی لەگەڵتان کردووە هەڵتان داوە مەودایەک لە نێوان خۆتانە دروست بکەن دوورتر بکەنەوە چون هەستان کردو بۆنێکی ناخۆشی ناودەم بەرلووتان کەوتووە یان هەندێک جار هەیە هەندێک کەس بە تایبەتە هاتر هەوا گەرمەکە هەر بەردەوام پێی ئەڵەی تکا ئەەکەم بچە بۆ نمونە جلەکانە بگۆڕە لەبەر ئەوەی کەلانێ بۆنی ئارەقەی جەستەیان کەسانی دەوروبەر بێزار بکە هەندێک جارم کەسانە خۆیان لەوانەیە زۆر بە دووەدا چوونیان کردبێت بەڵام ڕێگەکە نەزانن بەڕاستی ئەبێت لە ڕووی زانستی و چۆن چارەسەری بکەن جا ئێمە لە تەوەری ئەم باشەمان قساکەن لەسەر ئەم بۆنی ناخۆشی جەستە کە هۆکارەکانی چییە و ئەوەی کە ئەگەر کەسێک هەستی بە ئەمە کرد چۆن چارەسەری بکە هەر بۆیە بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڕەحمان شێخانی پسپۆڕی هەناویمان لەگەڵدا بۆی کە زانیاری لەسەر ئەم بابەتە پێشکەش بە هەمومان بکەن دکتۆر گیان سڵاوی لێبێت دکتۆر یەکەم جار هەر لەمەوە دەست پێ بکەین بۆنی ناخۆشی جەستە جا ئێستا پێست بێت ئێستا ناودەم بێت هەندێک جار قاچەکانە دکتۆر کەسی وامانەیە بە درێژایی ڕۆژ پێڵاو لە پێیەتی بەڵام بۆنێکی بێزارکەری نییە دواتر کە دێتەوە بەڵام کەسی وا هەیە فەقیر سەعاتێکە گەرەچێتە دەرەوە پێڵاو لە پێیەکە دێتەوە بێت بچێت ڕێی قاچی بشۆرێ ئەمە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ چی؟ بەڵێ بۆنی جەستە زیاتر علاقەی بە عارەقەوە ئەوانەی عارەق زۆرەکەن لە شوێنێکی گەرمائیشەکەن خۆیان هەر زۆر عارەقەکەن ئەو عارەقە پرۆتینی تایە چەوری تایە بەکتریای لەش ئەی گۆڕێ ئیکا بە موادێکی بۆندار بۆنی ناخۆش لەبەرەوە ئەگەر خۆیان زوو نەشون ئەو بۆنە دروزە بێ هەر لە قاچ مەسەڵەن فتریات دروزەکە گۆرەوی لە پێیەکە نەختێت تەڕە ئەبێتە هۆی بەعزە کەڕوێ دروزەکە ئەوەش بۆن دروزەکە دکتۆر پێکهاتی ئارەقی کەسەکان جیاوازە مەبەستمەوە کە کەسێک ئەبینی بۆنەکەی زۆر تیشترە هەرەکە بەڵام زۆر عارەقکردن ئەوە دروستەکە باشە کەواتە بەس ئارەقکردنەوە بۆن دروستەکە یاخود هۆکاری تریکەشەیە لە پشتیۆکان بۆنەی جەستە دروست بکات بەڵێ مەسەلەن جگەرە کێشان جگەرە کێشان هەموو لەشت ئەو نیکۆتینە لە لەعابەوە دەرەچێ لە لیکەوە دەرەچێ لە پێستەوە دەرەچێ لە عارەقەوە دەرەچێ لە میزەوە دەرەچێ لەبەرەوە هەموو گیانی ئەو بۆنی نیکۆتینە و جگەرەیە ئەگرێ بەڵام خۆی هەستی پێ ناکات چکە لوتی پڕ بووە لەبەرەوە بۆنێکی ناخۆشەکە ئەوەیە ینی سیریش وەکو بۆنی هەناسە ناخۆشەکە بۆنی لەشی ناخۆش چکە لە عارەقەوە دەرەچیە لە میزەوە دەرەچیە لەبەرەوە بۆنی لەش هەمووی ناخۆش دکتۆر لە کەسێکەوە بۆ کەسێکی تریش ئەمە گۆڕانکاری پێ یانیان زۆر جار ئێمەگەر باسی بۆنی جەستاکەین هەندێک شوێنمان هەستیارە ینی بۆ نمونە هەندێک کەسەیە لە ئێستا بەم وەرزەگەرمە لەوانەیە لە بن باخەڵیەوە ڕێژێکی زۆر عارەق بکاتەوە هەم لەگەڵ ئەوەی کە ڕەنگی زەردبوونی پێوە دیارە هەم بۆنێکی ناخۆشە بەخشێ هەندێک کەسێ وەکو هاوکارم سەحەروتی لە پێیەکانیایەتی هەندێک کەس وتی لە بینی پەلەکانیایەتی ئەم بۆنە دروستەکە ئەم جۆرە بۆنکردنە پەیوەندی بە چیەوە هەیە و ئەزانی ئێستاش باشە دوای چینە سەر چارەسەریە بەڵام زۆر کەسێ ئەڵێ ئێستا خۆم شۆردووە کە سێریەکەیت یەک لای بۆ بەئاو ئەمانە بۆ جیاوازن تر خۆی طبیعەتی لەشی وایە عارەق زۆرەکە یعنی جیهازی سمپراوی هەیە ئۆتۆنۆمیک سمپاتەتیک ئەوانە کە مربوطە بە عارەق دروستکردنەوە ئەویان لایەن چالاکە دوای ئەو منطقەیە داخراو بێ داخراو نەبێ جلی چی لە بەرەکەی جلێک نایلۆن بێ کە نایڵێ تەبەخور دروست بێ باشە منطقەی ئەو بینی ڕان و ئەوانەکە شتەکەی تیاکۆ بێتەوە و فتریات دروستەکە ئەمانە هەموو هۆکارە باشە هۆکارە بۆ ئەوەی زیاتر
دروست بێت بۆ دکتۆر بینیمان زۆر کەسوتی دوای ئەوەی کە کۆرۆنا تووشی بووە واتە ئەم تووشی کۆرۆنا بووە ئەڵێت زیاتر ئارەقەکەمەوە بۆنی ئارەقەکەم تیژتر بووە بەڕاستی هەندێک جار تووشبوون بە هەندێک نەخۆشی واکە بەڵێ تەمان بازە نەخۆشی هەیە بۆ ناخۆشەکە مەسەلەن بۆ نمونە تەنیا کۆرۆنا یان نەخۆشی تریش دەورە نەخۆشی تریش هەیە مەسەلەن گورچیلە عەجزی گورچیلە ئیش نەکا باش لە کار بکەوێ یۆریا لە لەشا زیاد بێ ئەو یۆرایە لە پێرسەوە دەرەچێت لە عارەقەوە دەرەچێت لە بۆنەوە دەرەچێت ئەم یۆریای تەنیا لەبەر ئیش نەکردنی باشی گورچیلە زۆرەکە یان هۆکاری تریشی هەیە نە هەر کە گورچیلە ئیشەکەی زەعیفە بێ لەبەرەوە ئەو یۆریا بۆنی میزی لێ یۆریا خۆی علاقی لەبەرەوە بۆنی دەمیل بۆنی میزی لێ بۆنی لە جەستەی بۆنی میزی لێ ئەوانەی کە جگەریان ئیش ناکە تەشەمعی جگەری هەیە جگەریان لە کار کەوتووە جگەر وەزیفەکەی ئەوەی ئەو بۆنە ناخۆشانەی لەش تەحلیلەکە چاچێکە نایڵێ دەرچێتە دەرەوە بۆن دروستکە کە جگەریان ئیش ناکە عینەن پێڵێن ئەمە حاڵەتێکی توبێ فیتەر هیپاتیکەس لە دەمەوە دەرەچێ یا لە لەشیا دەرەچێ بۆنێکی ناخۆشە ئەمانە ئەوانەی مەسەلەن هەرس و جگەر نەخۆشەکانی هەرس و جگەر گەڕانەوەی ترشەڵۆک ئەوانەی فتقەیشان هەیە شلێکیان هەیە لە بینی مەعیدە و سورێنجکە هەست بەخوا خواردنەکەیتە سەرەوە ترشەڵۆگێتە سەر لەبەرەوە لە دەمیانە بۆنی ترشەڵۆکی هەیە نەخۆشێکی دەگمەند هەیە پێڵێن زینکەر دایڤەرتیکولەم ئەلێرە جرفانێ دروزە بێ لە سوری سورێنج خواردنی تیا کۆ بێتەوە کە هەناسایە بۆنی ئەو خواردنە ناخۆشە ئەوانەی دەرچەی مەعیدەیان گیراوە یا مەعیدەیان زەعیفە جوڵەی زەعیفە پێڵێن گاسترۆپەریسس خواردنەکە مێنێتەوە تووشی وەکڵێ ئینتەلاکەن یا قڕقێنا بۆنێکی زۆر ناخۆش ئەوانەی ڕێخۆڵیان گیراوە عینەن پیسایەکە لەوانێ بگەڕێتەوە مەعیدە بۆنی پیسایی بکە بەعزارێ فەتحا هەیە دروزە بێ لە بینی مەعیدە و ڕێخۆڵەیە عینەن ئەو پیسایەتەوە مەعیدە و بۆنە دروزەکە یعنی هۆکار زۆر هەیە باشە دکتۆر زۆر کەسمان هەیە ینی تەنانەت جەستەشی زۆر خاوێن ڕاگرێ ئەجا هەوڵیش هەیە وەکو سەحەر وتی خۆشترین بۆنی ژەکڕە لە خۆیە بەڵام بۆ ماوەی چارەی نیو ساعت ئەم بۆنە خۆشەشی گۆڕانکاری بەسرایە ینی ئەوش ئەکا بە بۆنێکی بێزارکە بگرە بۆنەکە تیشترەکات ینی کاریگەری یەکسەر لەسەر تۆ بەجێڵێ ئەم کەسانە گرفتیشانەیە لەو گرفتانی کە جەنابەت باست کرد بەڵێ ئەوەی ئارەکردنەوەکەیان زۆرە باشە مویان هەیە یعنی شوێنێ هەیە کە شتیا کۆ بێتەوە بەکتریا کۆ بێتەوە عراقای کابشتی ناخۆش یعنی ئەم شتە کۆ بۆتەوە یعنی بە یەکن بە ڕۆژ خۆی بە چەند ساڵ کۆ بۆتەوە بە ڕۆژ دوو ڕۆژێ خۆشتن چاک نابی وەختێ ئەوەیش دکتۆر بۆنی ناخۆشی ناودەم هۆکارەکەی چێ باست کرد بە ڕێزە دوتە هەندێک جار ترشەڵۆکە بەڵام ئێمە لە ئاخاوتنی ڕۆژانەیە ئەمەلانێ بەر کەسەکان کەوتی بێتین بۆ نمونە ئەڵێت ئەم گەڕانەوەی ترشەڵۆکی گەدەی نییە نەخۆشیەکی هەرسی نییە هەر بەڵام هەست ئەەکەی بۆنێکی ناخۆش هەیە تاوان بۆنی ناخۆشی دەم پێڵێن هەلیتۆس بە ئینگلیزی بۆنی ناخۆشی ئەوەش عادەتەن ئەوش خۆی هەستی پێ ناکە خەڵک پێڵێ چکە لوتی پڕ بووە بۆ بۆنە عادەتەن لەوانەیە خۆی بەعجارێ هەستی پێ بکە خاستە لە وەختی خەوایە خۆی داپۆشێ بەڵام عادەتەن خەڵکیکە پێڵێ لەبەرەوە ئێمە چیمان هەیە هەلیتۆگرام جیهازێ هەیە چکەوە بۆچی دروزە بێ مەسەلەن نەخۆشی کارەکانی چییە نەخۆشیەکانی پووک دان التیهابی دان جیوبی ئەنفی ئەمانە التیهابی سیەکان وتمان گەڕانەوەی ترشەڵۆک حساسی قوڕک التیهابی قوڕک ئەمانە هەمووی دروستیەکە لەبەرەوە ئێمە دیفینیشنەکەی چییە پێناسەکەی چییە ئەوەیە کە بۆن هەیە لە دەما خەڵک هەستی پێەکە دایمە دانیشی ئەشوا و پاشی شکاتەوە بەڵام هەر ئەو بۆنەی هەیە باش باسێکی قەڵەوی بکەین قەڵەوی ئەو کەسانی جەستیان کێشێکی زۆریانەیە جا بە تایبەتی لە مۆرزەشە هەر زۆر داماوە بن بەدەستەوە هارەکردنیی زۆرەوە هەندێک شوێنی جەستیانێ بگراکێتەوە سەر یەکتر لەبەر ڕێژەکانیتە ئەمەنە ئارەقەکاتەوە بۆنێکی ناخۆش دەرەچێت قەڵەوی تا چەند کاریگەری هەیە دکتۆر بەڵێ تەمان قەڵەوی زۆر کاریگەری هەیە چونکە وەکوتە ئەوانە دروزە بێ ئەو پێچانە دروزە بێ ئەو ڕاتە سەریەک
وشک نابێتەوە فتریات دروزە بێ لەو شوێنانە عراقەکە تەحویلە بێ بۆ بۆنی ناخۆش لەبەرەوە هۆکارێکی زۆر گرنگە. باش دکتۆر پێکان بۆ پەیوەندی بە ئارەقکردنەوە نییە خۆ پێ بەڵێ بەڵێ پێش عراقەکە چۆن یعنی هۆکارەکەی هەرەوەیە عراقە و تەڕبوون قاسنەوەی نوێشکە یاشتێت ئەوەی مەلەکا و وشتی نەکاتەوە خۆی بشوا وشتی نەکاتەوە گۆرەوەکەی بەسەری لەبەرکە ئەوە هەمووی ئەبێتە جەوێک بۆ دروستنی فتریات کەڕوو ئەو کۆڕۆژ بۆ نەکەی ناخۆشە بەرقاچیش نییە زۆر کەسی هەر ئاواکە دەستیاوی پیاچۆڕێتەوە ینی لە دەستی زۆر زۆر پێمە بە ناودەست زۆر بۆ دروست ناکە بەڵام ئارەقێکی زۆر زۆر ئاکاتەوە. باشە دکتۆر بە پێی تەمەنەکان یعنی ئەبینین هەرزەکارەکانمان ئەم بۆنە زۆرتیانە دەرەکەوێت لە بری زۆر جار بۆی کە کەمتر خۆیانە شۆن گوێ نادەن بە کۆمەڵەشت هەندێکیان زۆر زۆر قەڵەون یەکێک لە هۆکارە سەرچەکان ئەڵێ بۆنی سەریەت سەریش ڕاستە بۆ نەکات دکتۆر تەمان پێستی سەر شوێنێکە کە ڕوو زۆر تەشەناکە لەسەر قژە لەبەرەوە لەوانێ بۆن دروستکە کاسا ئەو هینەمان هەیە چی بێڵێن کڕێش ئەو کڕێشش بۆنی خۆی هەیە لەبەرەوە گەر زوو خۆی نەشوانەی کڕێشان هەیە بۆن دروزەکە سەر. باش دکتۆر سەرکۆ باسی هەرزەکارەکانی کرد ئەزانین ئەو قۆناغێکە کە زۆر جار گۆڕانکاری هۆرمۆنی دروستە بێ لە جستە بە شێوە گشتێکی لە هەرزەکارەکانە لە تەمەنە سەروەکانە بۆ نمونە لە خاتونەکانە کە سوڕی مانگانیان هەیە گۆڕانکاری هۆرمۆنی هەر زۆر زۆر تیانە بەدیەکرێت لەم بابەتی گۆڕانکاری هۆرمۆنیانە چی ئایا ئەکرێت بۆ نمونە بە هۆکارێک بزانڕێ؟ بەڵێ هۆرمۆناتیش دەوری هەیە هۆرمۆناتیش عینەن عرق زیاکە و ئەو مادەی هۆرمۆنیە ڕاتە ناو ئەو عراقەوە ئەوش بۆنی خۆی دروستەکە. باش وەکو چارەسەر چی ئێستا بۆ نمونە بۆ بنباڵ بۆ ناو لە پیدەسیش پێما بە تەنانەت بوو تۆکسەکەن ئەمە باشە؟ چارەسەر هەرەوەیە منعی قەڵەوی کێز قەڵەو نەبێ دکتۆر بەخوا هیوامانێ فەقیر لاوازە بەڵام هەرواشە قەڵەوی ئەوە بە عیلاج بکرێت دوایی کەمکردنەوەی عراق زوو خۆشتن باشە و بەعزە مەوادی هەیە کە لێ درێ عراق کەمەکاتەوە واکە عراق کەم کاتەوە. ئەوە ئیسا پرسیارێکی سەرەکی خەڵکە دکتۆر هەندێک کەس هەیە هەندێک لەو دەرمانانەی بە ناوی نابێت بۆکو ماوس بەکاری ئەهێنێت وەکو ماوسێک بەکاری هێنێ بەڵێستا ماوسەکان زۆرن وەکو بۆندارن بۆ بۆنی خۆشوانە بەڵام بەکاری هێنێ بۆ ماوەی 10 ڕۆژ 15 ڕۆژ هیچ عراقێ ناکەیتەوە. ئایا وەستان و گیرانی ئەو کونیلانە زیانی نییە بۆ جەستێ و کەسە؟ نا زیانی نییە چکە هەمووی ناگرێت کەمیە کاتەوە مستحیل هەمووی بگرێت چکە عدەدی زۆر زۆرە ئەی زۆر بەکارێنانی زەرێکی نییە. ئەمجا عملیاتیش هەیە ئەوانەی زۆر عراقەکەن عملیات هەیە ئەو عەسەبە ئەبڕێت. عملیاتەکە بۆ چ بەشێکی جەستەنجام بۆ بەشی فەقەرات لە سنگ بێ یا لە مل بێ ئەو عەسەبە ئەبڕن ئیتر کەمتر عراقەکە و حەلی ئەو ئەگرن هەیە بە دەستی عراق دائمە دەستی عراق ینی هەموو ئاوەت کێلی ئەوە ئەو حاڵەتە ئەگەر گەیشتە ئەو حاڵەتە ئەتوانن بە عملیاتیش حەلی باشە. ئێستا هەندێک دەرزی بەکارەهێنن یا بۆتۆکس بەڵێ ئەوەیشمان پرسیار لەسەرەوەکەی ئەم دەرزیانە زۆر کەس کردوێتی بە پیشەی ساڵانەی یعنی کا بە پیشەی 6 مانگ جارێ بەکاری هێنن بۆ بڕینی ئەو شوێنانە یاخود ئەو بڵێ یەو کونیلانی کە عراقی لێوە دەرەچێ ئەمە ڕێگایکی تەندروستە یاخود لێکەوتێکی یەکێ لە شێوەکانی چارەسەرە بۆ زیادکردنی عراق لێدانی بۆتۆکس بۆتۆ لە زۆر شتا بەکاریە لەچێ لەوانە ئەوەیە. دەستەکانی خۆش بێ دکتۆر زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕێنمایەکان دەستە خۆش بێ.